هەموو پێکەوە بەرامبەر بە ڕق و قینە و تێرۆر دەوەستینەوە ئەمە دروشمی خەڵکی بروکسلە بە مۆمداگرساندن و گوڵدانان و گۆرانی و نووسین بە چەندین زمان بە هەزاران کەس لە نەتەوەی جیاواز هاتوون بۆ گۆڕەپانی دەبروس. ئێرە بۆتە شوێنی سەرەکی بۆ ئەو کەسانی دەیانەوێت بە هەر شێوەیەک بێت ڕێز لە قوربانیانی هێرشەکەی بروکسل بگرن کە تێیدا 31 کەس کوژران و نزیکەی 300 کەسی دیکەش بریندار بوون. Pour soutenir les familles des victimes. ئێمە پشتیوانی خۆمان و ئاوخەمی خۆمان بۆ خێزانی قوربانیانی و هێرشە تیرۆریستە دەردەبڕین. زۆر گرنگە هەروەک چۆن بۆ قوربانیانی پاریس و تورکیا کینەمان دەربڕی گرنگە لێرەش پێکەوە بەشداری و خەمە بین. ئەو ڕووداوە هەمومانی نیگەران و دڵتەنگ کردووە. زۆر گرنگە پشتیوانی خۆمان دەربڕین چونکە چەندین کەسی بێتاوان کوژران. من زۆر دڵتەنگم. ئاڵای یەکێتی ئەوروپاتانی وهێنراوەتە خوارەوە. بروکسل لە ماتەمینیدایە لەسەر شەقام و بانەکان پۆلیس و سەربازی بەلجیکی ڕێوشوێنی توندی ئەمنیان گرتوۆتە بەر. هەرچەندە ترس لە سیمای خەڵکی ناو شارەکە بەدی دەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا دێنە دەرەوە. من لە بروکسل دەژیم، خەڵکی فەڕەنسام. من زۆر نیگەرانم بەو تەقینەوانە. ناتوانم پێت بڵێم هەستم چۆنە، ئەوە نەبێتاقەتم. هاتوون بۆ ئێرە گوڵدا بنێم. داواکارم هەموو یەکێک لە ئێمە ئەو کەسانە لە یاد نەکات کە بوونەتە قوربانی. هیوادارم شتێکیان بۆ بکەین. من دوعایان بۆ دەکەم، بەڕاستی دوعایان بۆ دەکەم. بەشێکی زۆری وڵاتانی جیهان پشتگیری خۆیان بۆ بەلجیکا لە شەڕی دژی تێرۆر دووپات کردەوە. تەقینەوەکانی بروکسل ئەوروپای هەژاند. مەجید کوردی ڕۆژ ئاوایە. ئەو دەڵێت لە سووریا لە دەستی داعش ڕامان کرد. لێرەش ئەوەندەی نەمابوو بەهۆی هێرشەکانیانەوە ببینە قوربانی. سات حیشتا چیم کار برێڤە من گەلک ئەو بیستە دەنگێ پۆلیس و ئەمبیلانس و سافم بیست من نزانی چایە نزیک ئەو تەقین چێ بێ نزیک مۆلام منە لە مترۆ مالبێک ئەز مۆلام لە نزیک و دەرەیە لێ وەختەیە چیم کار لە دەرێ خەڵکیژم پرسیایە تچاوە بواز باشم مقی چایە مگو چایە ماگوتە ناویستێر و تەقین چێ بینە لە مترۆ نزیک مۆڵاتە. هەرچەندە ژیان لە بروکسل وەک جاران ئاسایی نییە و گەشتە ئاسمانیەکان ڕاگیراون و بڕیارە تا ڕۆژی هێنی فڕۆکەخانەکان بە داخراوی بمێننەوە، بەڵام لە هەمان کاتدا خەڵکی بروکسل شەو تا درەنگ لەم گۆڕەپانە بە گۆرانی گوتن پێکەوە دەردە دڵ و خەمەکانیان باش دەکەن. دەگوترێت دۆست و هاوڕێ لە کاتی تنگانە و خەمدا دەردەکەوێت. ئێستا کە ئەوروپیەکان ڕاستەوخۆ ئازاری توند ئاژویان بەرکەوتووە لەو خەمانی کورد باشتر تێدەگەن کە بەهۆی شەڕی داعشەوە ڕوبەڕوویان بۆتەوە. ئاڵاشاڵی ڕوودا و بروکسل.